جارێکی تر خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆ گردبوونەوە و ناڕەزایی و نیگەرانیان دەربڕی لە بەرامبەر ڕێگریکردن لە دروستکردنی خان و لەسەر زەویەکانیان وە خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک دەڵێن 6 مانگ بەسەر بڕیاری ڕێپێدانی سەرۆکی حکومەت تێپەڕیوە بەڵام تاکو ئێستا ئەم بڕیارە کاری پێناکرێت. لە دوای بەڵێنەکە و فەرمانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە لە 13/5/2021 فەرمانی کرد بە گەیاندنی خزمەتگوزاری بەو کەرتە بەو چینی هەژارە بەو توێژە هەژارە بە خەلکی خۆی و منداڕە شەهیدان و منداڵی کەسوکاری ئاسایش و پێشمەرگا بەڵام لە دوای دەرچوونی فەرمانەکەیوی هیچ شتێک لەو کەرتە جێبەجێ نەکراوە کەم تەرخەمی کراوە. خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک دەڵێن چەندین جار بەڵێنیان پێدراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لە ڕێگەپێدان بە دروستکردنی خان و هێنانی خزمەتگوزاریەکانی ڕێگاوبان و ئاوەڕۆ بەڵام هیچ کام لەم بەڵێنە جێبەجێ نەکراوە. ئیشەکان بە ساردە ساردی دەکرێت خەڵکەکە بێ ئومەد بووە بێ ئەمەل بووە خەڵک بێ ئیشە بێکارە بێ محاشە ینی دوای لە هاتوو ئێستا کۆمەڵک خەڵک لێرە ئیش و کاریان لەسەر ئەو پارچە زەویانێ ئێستا خەریکە ئیفلاسبوونی خۆیان ڕادەگەێنن هەموو بە 7 دەفتەر و 8 دەفتەر کردیان ئێستا 3 دەفتەری دەکات 4 دەفتەری دەکات خەڵکەکە خەریکە بێ ئومێد دەبی بێ هیوا دەبێ. زەویەکانی هەشتی حەسارۆک ژمارەیان نزیکەی 17,000 پارچە زەویە ماوەی 18 ساڵە خاوەنەکانیان لە چاوەڕوانی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانن بۆ ئەوەی ڕێگە پێدانیان بۆ بکرێ تاکو خان و لەسەر زەوی و مڵکەکانیان دروست بکەن. ڕەنجە ڕەحمان، کورچاد نیوز، هاولێر.